تیپی تۆپی پێی یانە یارارات ڕۆژانە بە بەرداوامی لە خۆمەدەکردندا بۆ خولی نایابوو جامی کوردستان ئەم وەرزش بە زووی کەوتۆتە خۆی بۆی قەرەبووی ئەنجامە خراپەکانی وەرزی ڕابردووی بکاتەوە. تیپی تۆپی پێی یانەی ئاڕاد لە هاوینە هەواری پیرمام و لە یاریگای خۆی ڕۆژانە لە مەشقێکی چڕدەیە بۆ خۆ ئامادەکردنی بۆ خولی نایابی کوردستان. یانەکە لەم وەرزە ئامانجێکی جیاوازی هەیە و دەیەوێت ململانەی نازناوەکە بکات. ئەمەش دوای گرێبەستکردن لەگەڵ مزەفەر جەبار ڕاهێنەری پێشووی هەڵبژاردەی لاوانی عێراق و ڕاهێنەری گۆڵپارێز و چەند یاریزانێک. یەکەم جار گرێبەستمان لەگەڵ کاپتن مزەفەر جەبار کە پێشتر ڕاهێنەری لاوانی هەڵبژاردەی عێراق بوو. راهنری گلچکمان ل ایران هینا ناوی احمد حقدادی و پیشمان زانی و چند یاریزانک بریب که نوانی پار لگل فریق من بود بس امسال پیوستیمان پی نبون یاریزانه که سنگالی من هینا مناوی مادو مالک او دو سه ورز بود لگل نادی یعنی هلو بجداری دکرد یاریزانه که دیمان های نوی کیوان اوش لنادی هلو بود یاریزانی هجوم و دفاع چپ من لنادی آلا هینایه و تمام انشالله یک دو یاریزان دیش بینین و آقای بتوانی امسال انشالله به حسر و باشتر لدوری کردستان باشداری بکنین. ڕاهێنەری یانەکەش لەگەڵ ئەوەی متمانەی بە یاریزانەکانی هەیە ئاستێکی بەرز پێشکەش بکەن بەڵام دەڵێت پێویستم بە یاریزانی زیاترە. دەستپێکی خۆ ئامادەکردنمان بۆ خولی نایەبی کوردستان بۆ دوی ئەم مانگە دەگەڕێتەوە. ڕاستە خۆ دوای جەژن لە ناو مانگی ڕەمەزانیش دوو جار مەشقمان کرد بۆ یەکتر ناسین لە نێوان من و یاریزاناندا. ئامانجی سەرەکیشمان ململانێکردنە لەسەر نازناوەکە هەوڵیش دەدەین لە چوار تیپەکەی پێشەوەی ڕیزبەند بین. تیپەکەم پێویستی بە دوو یاریزانە بۆ ئەوەی ببێتە تیپێکی تەواو لەگەڵ گەڕانەوەی عەلی عەزیز کە لە ئێستادا بەهۆی پێکان دابڕاوە. کاپتنی یانەکەش باز لەوە دەکات کە دیاری نەکردنی کاتی دەستپێکردنی خولەکان وای کرد و ئەوانیش نەتوانن کاتی کەمپی مەشقەکەیان لە دەرەوە دیاری بکەن. و ڕۆژانە مەشق دەکەین بەردەوامە بەڵام ئێمە لەبەرەوەی ناتوانین دەوری کەی دیار دەکرێت لەبەرەوەی ئێمە بەڕاستی ناتوانین کەی عددی یعنی مەعسکەر دیار بکەین. ئێمە یەکەم یاریمان لێرە ناو یاریگای خۆمان دەگەر یانێ کەرکووکە و دووەم یاریشمە هەلێرێ لەگەر یانێ شێروانەیە. بەڵام ئێمە بۆ خۆ ئامادەکردمان ڕۆژانە مەشقەکانمان بەردەوامە بەڵام ئینشاڵڵا ئەگەر دەوری دیار کرا ئێمە دەتوان بڵێن معسکەرێک بکەین بۆ خۆ ئامادەکردمان باشتر بی چەند یاریی و دیش بە تەماینە ئێمە بکەین. یانەی ئاڕاد لە ساڵی 1996 دامەزراوە. تیپی تۆپی یانەکەش لەگەڵ یەکەم وەرزی خولی نایەبی کوردستانەوە تا ئێستا بەشداری هەم وەرزەکانی کردووە و گەورەترین دەستکەوتیشی بەدەستی هێنابێت پلەی دووەم بووە لە وەرزی 2012 و بەدەستهێنانی پلەی دووەم لە جامی کوردستان لە وەرزی 2013. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.